دەسەڵاتدارانی رووسیا ئاشکرایان کرد ڕەشنووسی ڕێکەوتنی ئاشتی نێوان رووسیا و ئۆکراین قۆناغێکی تری تێپەڕاندووە کە دەرفەت بۆ توێژی ڕاستەوخۆی نێوان ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا و ڤۆلۆدیمیر زیلینسکی سەرۆکی ئۆکراین دەڕەخسێنێت. ئاژانسی ئینتەرفاکسی رووسی لە زاری و توێژکارێکی ئۆکراینیەوە ئاشکرای کردووە رووسیا کۆی دەستپێشخەرەکانی ئۆکراینی قوبوڵ کردووە جگەل لەوەی کە پەیوەستە بە نیوە دوورگەی کریماوە. ئەو توێژکاری ئۆکراین ئەوەشی ڕاگەیاندووە کە تورکیا ڕۆڵێکی گەورەی بینیوە بۆ ڕەخساندنی دیدار لە نێوان پوتین و زیلینسکیدا. بەپێی زانیاریەکان ڕۆژی هەینی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکی تورکیا بە تەلەفۆن لەگەڵ پوتین و زیلینسکیدا گفتوگۆی کردووە و هەردوو لە ئامادەییان بۆ کۆبوونەوەی نێوانیان ڕاگەیاندووە، بەڵام تا ئێستا شوێن و کاتی کۆبوونەوەکە دیاری نەکراوە. ئەو بەرەو پێشوونانە لە کاتێکدایە کە دیمیتری بیسکۆف وتەبێژی کۆشی کرملن ڕایگەیاندبوو دیداری نێوان پوتین و زیلینسکی کارێکی ئاسان نییە. ئەوەشی ڕاگەیاندبوو کە رووسیا دەیەوێت توێژەکان لەگەڵ ئۆکراین لە بێلاڕووس بەردەوام بن، بەڵام ئۆکراین ڕەتی کردوێتەوە لەو وڵاتەدا بڕیار لە ئایندەی خۆی بدات. Он сказал, что он никогда не отказывался от встреч с президентом Зеленским. هەر پەیوەست بە پرۆسەی ئاشتی سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاند و توێژەکان بەرەو پێشچوون و رووسیاش وەڵامی پێشنیازەکانی ئۆکراین داوەتەوە. ئەوەشی ڕاگەیاندووە کە ئۆکراین لەبارەی دۆسیەی نیوە دوورگەی کریما و دونباسەوە تێگەیشتنی سەر و واقعی هەیە و پێویستەکە لەو ڕۆوە هاوسەنگی بپارێزێت. تورکیا وەک نێوەندگیرێک بۆ یەکلایکردنەوەی جەنگی ئۆکراین ڕۆژی سێشەمەی ڕابردوو لە ئیستانبول و توێژی نێوان وەفدی رووسیا و ئۆکراینی ڕێخست و ئەوەش دوای هەوڵێکی زۆر بۆ لێک نزیکردنەوەیان.